ئامادەبوانی بەڕێز میوانانی هێژە لە ڕوانگەی ئەو ڕاستی کە چەمکی گۆڕین و ڕێفۆرم لە بواری پەروەردە و فێرکردن پرۆسەیەکی هەمەلایەنی فرەڕەهەندە دەبێت سەرجەم جونگە بنەڕەتیەکانی ئەو بوارە بگرێتەوە. پێویستە ئاڕاستەیەکی هەمەلایەنی استراتیژی وای هەبێت کە کار لەسەر هەموو ئەو جونگە بەیەک بەسراوانە بکات وەک سیستەمێکی تەواوکار. بۆیە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نۆیەم و بەهاڵپشتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی زۆری بە سێکتەری پەروەردە داوە. هەروەها جەنابی وەزیری پەروەردە دکتۆر ئالان حەمەسایی بەوپەڕی لە خۆبردوویە و بە بەردەوامی لەگەڵ تیمی وەزارەتی پەروەردە کاریان کردووە بە پلانێکی تۆکمە و چوارچێوەیەکی بەهێز لە پێناو بەدیهێنانی ئامانجە گشتی و نەڕەتیەکانی پرۆسەی پەروەردە و فێرکردن. داوا دەکەم لە بەڕێز وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر ئالان حەمەسایی وتاری ئەمڕۆی کۆنفرانس پێشکەشەکات. فەرموون دکتۆر. بەناوی خوای گەورە و میهرەبان بەیانی هەموو لایەکتان باش بەخێر بێن. بەخێرهاتنی بە ڕێزانەکەم لە ئەنجومەنی ڕۆشنبیری بەریتانی هەروەها لە ڕێکخراوی یونیسێف ئیشەتی مامۆسایان و مبەردی متمانە بەخشین و هەموو لایەکتان بەپێی پێگە و ناونیشانی خۆتان. ئێمە پێشتر لە قۆناغێک بووین کە سیستمی پەروەردە بۆمان دیزاین نەکرا. قۆناغی پێش ڕزگاری هەرێمی کوردستان یان پێش ئازادبوونی هەرێمی کوردستان قۆناغێک بوو سیستمی پەروەردە بۆ ئێمە دیزاین نەکرا و دەبووە لەسەر ئەو سیستەمە بڕۆشتی نایە. بەڵام لە دوای ساڵی 1990ەوە ئێمە خۆمان خاوەنی سیستمی پەروەردەی خۆمانین و یاسای بۆ دەرچوە لە پەرلەمانی کوردستان تا ئەگا بە دوایەمین یاسا کە بە شێوازێک زۆرترین گفتوگوی لەسەر کرا لە پەرلەمانی کوردستان دەرچوو. ئەم قۆناغێکی جاکەرەوەی لە ڕابردوو بووی کە پێشتر ئێمە پرۆسەی پەروەردەمان بەڕێیە کرد بەڵام لە هەمان کاتدا دید و پەیامە پەروەردەییەکان خۆماندا ڕێژەریان نەبووین. ئێستا خۆمان خاوەنی استراتیژەتی پەروەردەی و خۆشمان خاوەنی سیاسەتێکی پەروەردەی کوردستانی. بۆ ئەم قۆناغە جیاکەرەوەیە لەوەی کە پێویستمان بۆ هەبوو هەوڵ بدەین قوتابخانەکانمان لە چوارچێوەی ستانداردە نێودەوڵەتی و ناوچەیی و هەروەها بۆ ئاستی ناوخۆییش بگونجن. بوونی پرۆسەی دڵنیایی جۆری و هەروەها بوونی پرۆسەی سەرپەرشتیاری پەروەردەی لە ناوەندەکانی خوێندن یەکێکە لە بنەمە هەرە سەرەکیەکانی پێشکەوتنی سیستمی پەروەردە و یەکێکە لەو بنەمایانی کە ئاتوانین گۆڕانکاری جۆری لێوە بەدێبێنین. لەبەرەوە وەزارەتی پەروەردە بە هاوکاری ئەنجومەنی ڕۆشنبیری بەریتانی پرۆژەی بنیادنانی تواناکانی تەبەنی کردووە و پرۆژەی بەڕێوەبردنی قوتابخانەی هاوڕێ منداڵ لەگەڵ ڕێکخراوی یونیسێف. هەموو ئەوانە کاری باشیان ئەنجام داوە و هەروەها توانیویانە جێدەستیان دیار بێت لەو گۆڕانکاریانەی کە ئێستا مۆدێلی هەڵسەنگاندنی دامەزراوەیە نەک تەنها بە تاکە کەسی هەڵسەنگاندن بکرێت. بۆیە ئەو قۆناغێکی گرنگە پاشەوەی کە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بوێرانە وەزارەتی پەروەردە بڕیاریدا لە قوتابخانەکان جێبەجێکە. ساڵی یەکەمی 2019-2020 بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە پرۆسەکەمان وەستا و پاشان لێکەوتەکانی ڤایرۆسی کۆرۆنا. بەڵام لە ساڵی خوێندنی 2022-2023 لەسەر 6038 قوتابخانەی حکوومی جێبەجێ کرا و ئاست و پۆلێنی قوتابخانەکانیش دیاری کرا. ئەم ساڵی خوێندنیش لە پارێزگاکانی هەولێر و دووهۆک و ئیدارە سەربەخۆکانی زاخ و سۆرام پرۆسەکە بە تەواوەتی جێبەجێ کراوە. بۆیە ئێستا دوایەوەی کە تێبینی دەوڵەمەندکردن هەوڵ هەبێت بە سپاسەوە بە ڕێزان لە لیژنەی باڵای کۆنفرانس کە بۆم ئەرکە پێک هاتوون پاش مشورەتکردن لە ماوەی 4 مانگی ڕابردوو لە مانگی 2 لەگەڵ پارێزگا و ئیدارە سەربەخۆکان هەر پارێزگایەک و هەر ئیدارەیەکی سەربەخۆ ڕەشنووسێکی خۆی ئامادە کردو و پاشتریش لەلایەن بەڕێزان لە لیژنەیەکی سێکەسی لە سەرپەرشتیاران یەک خراوە بۆتە راپۆرتێکی هاوبەش بۆ ئەم کۆنفرانسە و ئێمە تەواوی دەسەڵاتەکانماندا بە بەڕێوەبەراتی گشتی سەرپەرشتیاری پەروەردەیی لە وەزارەت و دڵنیایی جۆری و سەرپەرشتیکردنی پەروەردەیی لە پارێزگاکان تەنها بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەری پەروەردەکان و بەڕێوەبەری مەشق و ڕاهێنانی پارێزگاکان ئێمە دیاریمان کردوون. ئەوانی دیکە دەسەڵاتی تەواویان هەبوو لە بەڕێوەبەری قوتابخانە و سەرپەرشتیاران خۆیان لەسەر ئاستی پارێزگاکانی خۆیان دیاری بکەن.
و هیوادارم ئەمڕۆ گفتوگۆیەکی جددی لەسەر ئەو ڕەشنووسە بکەن و سوپاسیشی بێپایان بۆ لیژنەی باڵای کۆنفرانس و بۆ لیژنەی پوختەکردنی کۆنفرانس و بۆ هەموو بەڕێزانەی کە ئامادەسازیان کردو بۆ کۆنفرانسە. هیوادارم قۆناغی دوایەمە قۆناغی ئەوە بێت کە پرۆژەی بنیادنانی تواناکان و بەڕێوەبردنی قوتابخانە بە فۆرمی دیکە و بە دەوڵەمەندکردنی تێڕوانین و سەرنجەکانی ئێوە بەردەوامیان هەبێت لەناو پرۆسی پەروەردە لە هەرێمی کوردستان و ڕۆژێکی خۆش بۆ ویلایەت.